نهێنی شەڕەکەی کۆماندۆ ئاسایش لە گەرمیان چی بوو؟ بەرپرسی ئاسایشی مەیدان هەڕەشەی وازهێنان و ئاشکراکردنی ڕووداوەکە دەکات لە میدیاکانەوە. هەڵکوتانە سەر مەفرەزەیەکی ئاسایشی مەیدان لەلایەن هێزەکانی کۆماندۆوە بۆتە هەواڵی گەرمی میدیاکان. بە پێی زانیاریەکان ڕووداوەکە 2 ڕۆژ بەر لە ئێستا ڕوویداوە و هێزێکی نزیکی دەکەسی کۆماندۆ هەڵدەکوتنە سەر مەفرەزەیەکی ئاسایشی گەرمیان و کەلەپچەیان دەکەن. بە پێی زانیاریەکان کە دەست تیوار کەوتووە. هەفتەی ڕابردوو چەکدارێکی کۆماندۆ کە دەوترێت پێشتر پلەداری دژە تیرۆریش بووە تەقەی هەڕەمەکی لە سنووری مەیدان کردووە و نارامی دروست کردووە. ئاسایش لە ڕووداوەکە ئاگادار دەکرێتەوە و هێزێکی ئاسایش کۆماندۆکە دەستگیر دەکەن. دوای چەند کاتژمێرێکیش هێزێکی سەر بە کۆماندۆ لە ناحیەی مەیدانی سەر بە گەرمیان پەلاماری بەڕێوەبەری ئاسایشی ناحیەکە دەدەن. دواتریش لە کارمەندێکی ئاسایش دەدەن و کەلەپچەی دەکەن چونکە هێزەکەی ئاسایش هەستاوە بە دەستگیرکردنی کەسێکی سەر بە کۆماندۆ. سەرچاوەی کێگەدار قسەی بۆ تیوار کردووە وتی مەفرەزەکەی ئاسایش بە سەرپەرشتی بەڕێوەبەری ئاسایشی ناحیەکە چوونەتە سەر باخەکە. ئەو کەسەیان دەستگیر کردووە کە تەقەی کردووە و دەستبەجێ ڕەوانەی گرتوخانەی ئاسایشی گەرمیان کراوە لە کەلار. دوای چەند کاتژمێرێکیش هێزێکی کۆماندۆ چوونەتە مەیدان و مەفرەزەکەی ئاسایشیان تەوق کردووە و میلی چەکەکانیان ڕاکێشاوە. ئەو کات کارمەندێکی ئاسایشیان دەستگیر کردووە و لێیان داوە. دواتریش وتویانە دەبێتەوە کارمەندەی کۆماندۆ کە دەستگیر کراوە ئازادی بکەن و پێیان بدەنەوە. هێزەکەی کۆماندۆ کە پلەدارێکیان لەگەڵ بووە تفەنگیان ڕوبەڕووی بەڕێوەبەری ئاسایشی مەیدان بەرز کردوێتەوە و داوای دەستگیرکراوەکەیان کردوێتەوە. بەڵام گیراوەکە لە بەندیخانەی ئاسایشی گەرمیان بووە. بەرپرسی ئاسایشی مەیدان و مەفرەزەکەی ئاسایش سکاڵایان لەسەر هێزەکەی کۆماندۆ تۆمار کردووە و بە بڕیاری دادوەر فەرمانی دەستگیرکردنیان بۆ دەرچووە. بەڵام هێزەکەی کۆماندۆ دەستگیر نەکراون. لە بەرامبەردا بەڕێوەبەری ئاسایشی مەیدان هەڕەشەی ئاشکراکردنی ڕووداوەکەی کردووە لە میدیاکانەوە وتوویەتی ئەگەر ئیجراعات نەکرێت دەست لە کار دەکێشێتەوە و ڕاستیەکان لە میدیاکانەوە بۆ ڕایگشتی ئاشکرا دەکات. بە پێی زانیاریەکان لیژنەیەک لە دەستگای ئاسایشی هەرێمەوە لێکۆڵینەوە لە ڕووداوەکە دەکات. ئەمە یەکەم جار نییە هێزەکانی کۆماندۆی سەر بە یەکێتی نیشتمانی کوردستان کاری لەم شێوەیە دەکەن و پارساڵیش چەندین ڕووداوی کوشتن و سەخەکردن لەلایەنەوە هێزەوە ڕوویدا کە دیارترینیان کوشتنی ئاریچایچی بوو لەلایەن چەکدارێکی کۆماندۆوە.